نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. یەکێکی تر لەو خاڵە گرنگانەی کە پێویستە لێرەدا سەرنجی بدرێت ئەوەیە کە هەڵهاتنی حەزرەتی یوسف لە گوناه هەرگیز لەبەر ئەو چاکە و بەخشیشانە نەبووە کە خاوەنەکەی یاخود خوای گەورە هەیان بۆ بۆی، بەڵکو ئەمە تەنها یەکێکە لە بنەما سەرەکیەکانی بابەتەکە و دابەزینە ئاستی تێگەیشتنی ئافرەتەکەیە. ئەجینا هۆکاری هەڵاتنی حەزرەتی یوسف لە گوناه هەر لە یەکەم ڕستەدا کە لە زاری دێتە دەر خۆی حەشارداوە، پەنادەگرم بەخوا کەواتە هۆکاری هەڵهاتنی لە گوناه ڕاستەوخۆ پەیوەندی بە ترس و ڕێز و شکۆمەندی خوای گەورەوە هەیە، تەقوای پەسەندیش هەر ئەمەیە. لە هەمان کاتدا حەزرەتی یوسف عەلەیهی سەلام بە ئاگا بوو لەوەی کە گوناه چه ئەنجامێک بەرهەم دەهێنێت. گوناه ستەمە، تێپەڕاندنی سنوورێکی دیاریکرا و چوونە ناو بازنەیەکی خراپەکاریشەوەیە، ئەنجامەکەیشی خەسارەتمەندی هەردوو دنیایە. شایانی باسە و ئاەتەی کە بۆتە مایەی هەڵە تێگەیشتن و هەڵە باسکردنی حەزرەتی یوسف عەلەیهی سەلام ئەو ئاەتەیە کە ڕاستەوخۆ دوای ئەم ئاەتە دێت. وَلَقَدْ هَمَّتْ بِهِ وَهَمَّ بِهَا لَوْلَا أَن رَّأَىٰ بُرْهَانَ رَبِّهِ. بەر لەوەی بچینە سەر واتە ئاەتەکە وای بە باش دەزانم کە هەڵوێستە لەسەر چەند وشەیەک بکەین. ئەو وشەیە کە لە ئاەتەکەدا بووەتە تەوەری هەڵە تێگەیشتن بریتیە لە وشەی هەممە. وشەی هەممە کردداری ڕابردووە، لە ڕاستیدا ئەم وشەیە واتای جۆرا و جۆر لە خۆ دەگرێت، بۆیە پێویستە بە گوێرەی حاڵەتی بکەری ناو ڕستەکە یەکێک لە واتاکانی هەڵبژێرین. لە زانستی زمانەوانیشدا یاسایەکەیە دەڵێ ئەگەر بەڵگەیەکی پێچەوانە یاخود نەگونجاویەک لەگەڵ بابەتەکەدا لە ئارادا نەبێ ئەوە واتای ڕاستەقینە و سەرەکی وشە، ئەو واتایەیە کە لە یەکەم ڕیزدایە. بە دوور لە جیاوازیە ناوچەیەکان ڕاو بۆچوونی پسپۆڕانی زمانەوانی دەم بوارەدا جێی بایەخە. بەرایترین مانای وشەی هەممە کە لە فەرهەنگەکاندا بەرچاومان دەکەوێت بریتیە لە ئەقلەقە و حەزینە. ئەقلەقە بە واتای نائارامی دەرونی، دڵە کوتێ و بێئۆقرەیی، بە حەسرەتەوە سووتان، سکاڵاکردن و کڕوزانەوە دێ. جا کاتێکم کردارە دەدرێتە پاڵ زولەیخا ئەم واتایانە دەگەێنێت. زولەیخا لە تاو یوسف عەلەیهی سەلام ئۆقرەی لێبڕاو ئاگری تێبەر بوو، کەوتە تنگانەوە و نوقمی دڵتەنجی بوو. بێگومان حەزرەتی یوسفیش عەلەیهی سەلام بە گوێرەی دنیاکەی خۆی نوقمی جۆرێک لە بێئۆقرەیی و خەمباری بووە، چونکە ئەو لەو ماڵەدا دەست بەسەرە، ئەگەر ڕاشی بکردایە دیسانەوە دەگیرایەوە و دەهێنرایەوە. زیاد لەوەش ئەم ئافرەتە دەسەڵاتی بەسەردا هەبوو، کەوا بێ وەک چۆن ئافرەتەکە لە ناو حەسرەت و سووتانی بۆ یوسف خەم دایگرتە بوو ئارامی لێبڕابوو، حەزرەتی یوسفیش لە تاو عیسمەت و عیفەتی خۆی ئارامی لێبڕابوو، تا ئەو ساتەش کە پەروەردیگاری بەڵگە و بورهانی پیشان دەدا بە تەواوی نەیدەزانی کە لە ژێر دڵنیایی و پارێزگاریدایە. بەڵێ خوای گەورە حەزرەتی یوسفی دەپاراز لەوەی پڕژەی گوناه بەردامێنی بکەوێت، بۆیە بە شوورەیەک لە بورهان و بەڵگە چواردەوری تەنی بوو. بەڵام تا ئەو کاتەی بەڕووی ئەمانەدا بە ئاگا دەهاتەوە تووشی جۆرێک لە ترس و سەغڵەتی و داچڵەچین دەبوو. پێم وایە ئەو لایەنەش کە پێویستە بەر لە هەموو شتێک لەسەری بوەستین ئەم لایەنە بێت. بۆیە بە پێویستی دەزانم لە سۆنگەی ئەم تێڕوانینەوە جارێکی تر چاو بخشێنرێتەوە بەسەر ئەو تەفسیرانەدا کە قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە. زولەیخا بەردەوام لە هەوڵ و تەقەڵا و پێداگریدا بوو. بەڵێ ئەو ئامانجێکی بۆ خۆی هەڵبژاردە بوو، هەر چۆنێک بوو دەبوایە یوسف عەلەیهی سەلام بۆ ئەو بووایە. هەموو خەم و خەفەتەکەشی هەر ئەمە بوو، هەرواش بوو. ئەوەتە ئاەتێکی تر باسی حاڵەتەکەیمان بۆ دەکات و دەفەرموێ قد شغفها حبا. عشق و ئەوینداریەکەی دڵی کون کردبوو، هەرچی دۆخەکەی حەزرەتی یوسفیش عەلەیهی سەلام لە ڕێگەی ئەم ئاەتەوە پیشان دەدرێت. كذلك لنصرف عنه السوء والفحشاء إنه من عبادنا المخلصين. ئیتر بەم شێوەیە گوناه و تاوان و خراپەمان لێ بەدوور گرت، چونکە بەڕاستی ئەو لەو بەندانەمان بوو کە یەک پارچە بوو بە ئیخلاس و بەم و شائیفەت ئامێز و ئیحسان ڕەهەندیانە باز دەکرێت. دەستەواژەی مخلیسیش کە لە ئاەتەکەدا باس کراوە گرنگی تایبەتی خۆی هەیە. بەڵێ مخلیسەیە و مخلەسیش. حەزرەتی یوسف عەلەیهی سەلام لەم دووەم دانەیەیان
واتە لە گرۆی مخلەسینە. هەموو پێغەمبەرێک مخلەسە. مخلیس واتە ئەو کەسەی ئیخلاسی هەیە. ئەم جۆرە مرۆڤە هەر ئیشێک بکات لە پێناو خوای گەورەدا دەیکات و لە هەموو کار و کردەوەیەکیدا تەنها ڕەزامەندی ئەوی مەبەستە. بەم پێیە ئەو مرۆڤەی لە نێو پاکیزەی و دڵسۆزیدا بەردەوام بە دوای بەخوا پەیوەستبوونەوەیە پێی دەوترێ مخلیس. بەڵام وەک دەبینین جارێ لە قۆناغی گەڕاندایە و هێشتا بەدەم ڕێوەیە. بە دەربڕینە تەسەوفیەکە لە پلەی سەیر ئیلە اللادایە، واتە لە دەمی ڕۆیشتندایە بەرەو خوای گەورە. خەباتی بەدەستێنانی ئیستیقامەت دەکات لە هەڵسوکەوت و کردارەکانیدا. بەڵام مخلەس کەڵە پیاوێکە لە گشت خەمود و دڵیەک ڕەخسیوە و لە لووتکەی ئیخلاسدا تەختی دامەزراندووە. مخلەس هەر لە زووەوە ئەو ڕێگەیانەی تێپەڕاندووە کەوا مخلیس لە تێپەڕاندنیاندایە. بەگرە ڕێبوارەکەی بە ئەسیرە مینە الله گەڕانەوەش لە لای خواوە تاجدار کردووە. جا بۆیە ئەو ساتمە و تەنگ و چەڵەمانەی ئێمە ومانان جار بەجار تێیان دەکەوین ئەوان هەر ناشی زانن چییە. حەزرەتی یوسفیش یەکێکە لەمانە کەوا بێ ڕەفتار و بیرکردنەوەیەک کە تەنانەت لە مخلیسێکیش ناوەشێتەوە چۆن و بە چ شێوەیەک ڕێی تێدەچێت لە مخلەسێکی وەک حەزرەتی یوسف عەلەیهی سەلام بۆشێتەوە. لەلایەکی ترەوە قورئانی پیرۆز لە ڕێگەی ئەم ئاەتە وكذلك نجزي المحسنين جا پاداشتی محسینان بەم شێوەیە دەدەینەوە ئاماژە بۆ ئەوەش دەکات کە حەزرەتی یوسف لە محسینانە. ئێمە ومانان لە ڕێی ئیمانەوە بەکردەوە و لە ڕێی کردەوەشەوە بە ئیمانی تەحقیقی دەگەین. لە کۆتایی ڕێژدا اینجا ئەگەر بتوانین بەرز ببینەوە بۆ پلەی ئەحسان ئەم کۆتا پلیکانەی کە لە قەوسی عروزدا بۆ ئێمە تەقدیر کراوە بۆ پێغەمبەرێک سەرەتای کار و یەکەمین هەنگاوی گەشتەکەیەتی. ئەحسان هەروەک لە فەرمودەی أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. باس کراوە پەرستنی خوای گەورەیە وەک ئەوەی کە بیبینی. جایترم قۆناغا کە بۆ ئێمە دوایەمین سنوور و خاڵی ئاسۆیە. پێغەمبەران هەر لە دەستپێکی کارەکانیاندا پێی بەهرەمەند کراون. ئەوان گەشتەکەیان لە خاڵێکەوە دەست پێ کردووە کە لە ڕوویەکەوە بۆ ئێمە بەپایان دادەنرێت. بۆیە کاتێک هەڵدەستین بە لێکدانەوە و شیکاری بارودۆخی پێغەمبەران عەلەیهی سەلام وا پێویست دەکا کە هەمیشە لەم دیدگایەوە بۆ مەسەلەکان بڕوانین. بە پێچەوانەوە ئەگەر لەگەڵ خۆمان بەراوردی بکەین و لەسەر خۆمان پێوانەیان بکەین ئەوە بەردەوام دەکەوینە هەڵەوە و بە هیچ جۆرێک ناگەین بە حەقیقەتی پێغەمبەران. زولەیخا و حەزرەتی یوسف هەر یەکەیان مرۆڤی دوو دنیای تەواو جیاوازن. ئەوە تا یەکێکیان مرۆڤێکە لە تاو عاشقەکەی بەرچاوی گیراوە و ئیرادەی ئیفلیج بووە و لە دنیای هەستەکانیدا نوقم بووە. ئەوەی دیکەیشیان پێغەمبەرێکە چاوی بەڕووی جیهانەکانی ئەو دیودا کراوەتەوە و بەڕازی ئەحسان گەیشتووە و بووەتە گەوهەر و کڕۆکی ئیخلاس. بێگومان ئەویش هەردەم بەرەو دنیاکەی خۆی لە باڵەفرێت هەیە. وەک دەبینین بۆ هەردووشیشیان هەممە بەکار هاتووە. بەڵام واتای ئەم وشەیە بە گوێرەی مەبەست و ئامانجی هەر یەکەیان لەوی تریان جیاوازە. بەڵێ کاتێک قسە لەسەر واتای وشەی هەممە دەکەین ئەوە پێویستە ڕەچاوی هیممەت و بنیادی فیکری و پاشخانی زانستی و جیاوازی کلتوری هەردوو بکارەکە بکرێت و بە گوێرەی ئەمەوە تا ببەخشرێتە وشەکە. جا لەو تابلۆیەشدا کە پاشکەمێکی تر دێتە کایەوە جیاوازی نێوانیان بەڕوونی دەرکەوت. یوسف عەلەیهی سەلام بەرەو عیسمەت و عیفەت هەڵدێت و زولەیخاش بەرەو شەهوەت و گوناه. هەروەک بڵێ هەردووچیان لە پێشبڕچێدا بن. حەزرەتی یوسف هەڵدەهات و ئەوی تریش دوای کەوتبوو. ئەگەر لە حەزرەتی یوسفدا هێندەی گەردیلەیەک مەیل و ویست هەبوایە ئاخر خۆ ڕاوەدونانێکی لەو جۆرە ڕووی نەدەدا. ئەمە مانای وایە کە بڕیار و نیاز و ئامانجی حەزرەتی یوسف تەواو جیاواز بووە. هەڵهاتنەکەشی هەر بەرەو ئەو ئامانجە باڵایە بووە. جاخۆ کاتێکیش تەماشای ئەو مشتومڕە دەکەین کە لە نێوانیاندا ڕووی داوە زۆر بەڕوونی ئەم لایەنە دەردەکەوێت. بەڵێ حەزرەتی یوسف بە جۆرێک لەدەست زولەیخا هەڵدێ. وەختی ئافرەتە لە دواوە ڕای دەچێشێت و دەیەوێت نەهێڵێت لە ژوورەکەی بچێتە دەرەوە کراسەکەی لە دواوە دەدڕێت. ڕێک لەو کاتەدا حەزرەتی یوسف دەرگاکە دەکاتەوە و دەردەپەڕێتە دەرەوە. ئافرەتەش بە دوایدا. ئەیتر بەم ڕاوەدونانەوە خۆیان لە بەردەم وەزیردا دەبیننەوە. لەوەها حاڵەتێکدا کە ئافرەتە لە پەشۆکاویدا نازانێت چی بڵێت و چی بکات کێرا دەکەوێتە بەرگریکردن لە خۆی و بوختان هەڵبەستن بۆ حەزرەتی یوسف. بەڵێ دەکەوێتە بوختان هەڵبەستن بەڵام نەخۆی باوەڕی بەخسەکانی خۆی دەکرد نەمێردەکەشی. اینجا لەو بینەدا شایەتیش هەبوو. شایەتێک کە بە بێدەنجیەکەی ڕەوانگۆترین و تاربێژانی بێدەنگ دەکرد. بە دڵنیاییەوە ئەو شایەتەش کراسە درێنراوەکەی حەزرەتی یوسف بوو. ئەمەوێ ڕای ئەوەی
کە یەک لە خزمانی ئافرەتەکە یاخود منداڵێک کە تا ئەو کاتە زمانی نەبژا بوو واژووی شایەتی خۆی لەسەر ڕووداوەکە دەکات. مەسەلەکە ڕوون و ئاشکرا بوو. حەزرەتی یوسف تاڵەمویەک چییە مەیلی بەلای گوناهدا نەچوو بوو، چونکە کراسەکەی لە دواوە درابوو. خۆ ئەگەر نیازی شتێکی وای هەبوایە و ئافرەتەش لە حاڵەتی بەرگریکردندا بوایە لە خۆی، ئەو کات دەبوو دراوی کراسەکەی لە پێشەوە بوایە. ئەوە بوو یوسف عەلەیهی سەلام هەر لەوێدا هیچێک لە بەڵگەکانی بینی. ئەوە بوو پەروەردیگار لە ڕێی کراسێکی دراوە پاراستە بووی و هەنگاوێکی تری بەرەو ئایندەی پرشنگدارەکەی پێ هەڵ نابوو. جاییتر بەم شێوەیە هەممەکەی حەزرەتی یوسف بەرەو ئامانج و ئەوینەکەی خۆی بووە و ئەوەی زولەیخایش بەرەو ئەوینەکەی خۆی. بەشێک لەو موفەسیرانەی کە هەممەی مرۆڤێک کەوا خەڵوەتکێشی خەڵوەتی ئیلاهیە و پێغەمبەرێک کە هەمیشە بە هەستی چاودێری خوای گەورە دڵی لە لێداندایە، لەگەڵ هەممەی ئافرەتێکدا کە جگە لە شەهوەت و ئارەزوبازی چاوی هیچی دیکە نابینێ بە یەک چاو تەماشا دەکەن و لە تای هەمان تەرازوودا کێشانەیان دەکەن و بیر و نیازی هەردووکیان لە نێو تەم و مژ و چەڕە دووکەڵی حەزت جەستەییەکاندا متاڵان دەکەن. لە ڕاستیدا بەهۆی ئەوەی چاویان لە بینینی وەهالایەنێکی ناسک و هەستیار کەلا بووە کەوتونەتە نێو هەڵەیەکی گەورەوە. پێشم وایە هەموو ئەو ڕاوە و لێکدانەوانەی کەوا پاڵپشتیان قورئان و سوننەت نییە و تەمغەی ئەو دوو سەرچاوە کەوسەریەیان پێوە نییە، دەبێت جارێکی تر چاویان پێدا بخشێنرێتەوە. لەو باوەڕەدام ئەم چاو پیاخشاندنەوە و ڕاستکردنەوەیە ڕۆحی ئەو کە لە زانە دڵسۆزانەشمان شاد بکات کەوا بوونە قوربانی دەستی ئیسرائیلیات، چونکە مەگەر هەرخوا خۆی بزانێ بەهۆی ئەم هەڵەیانەوە لە چ فەیز و بەرەکەتێکی معنەوی بێبەش بوو. بەڵێ بە تەواوی دڵنیاییمانەوە دەڵێن کە ئەوانەی دەیانەوێت پێغەمبەران وەک مرۆڤانی ئاسایی هەڵبسەنگێن و بە تەرازوە سەرکەرەکانی خۆیان لە کێشانەیان بدەن، ئەوە با بزانن کە لە کەشی معنەوی و بۆن و بەرامەی ژیان بەخشی ئەو سەروەرانە بێبەش دەبن. سەفسەتەگەلێکی هاوشێوەی ئەوەی کە حەزرەتی یوسف لە ناخی دڵیەوە بەنیاز بوو بەرەو داواکەی زولەیخا مل بنێ، کەچی لەو کاتەدا حەزرەتی یاعقوب عەلەیهی سەلامی بینی دەمی داچەقی بوو بە سەرسامیەوە دەیڕوانی یوسف. لە نمونەی ئەو بوختانانن کە کتێبە شێوێنراوەکان بۆ پێغەمبەران هەڵدەبەستن و دەیانەوێت عیسمەتەکانی پێ عیبدار بکەن، بۆیە پێویستە بە هەموو شێوێک لە سەرچاوەکانماندا بسڕێنەوە. عەبدولعەزیز دەباخ کە یەکێک لە ئەولیا گەورەکان لە ڕاوەی ئاەتی وَلَقَدْ هَمَّتْ بِهِ وَهَمَّ بِهَا ئەمما بەم جۆرە لێک دەداتەوە. زولەیخا بە گوێرەی خواستی بیر و بۆچوون و تەسەووری خۆی ڕاپەڕی. حەزرەتی یوسفیش عەلەیهی سەلام بە مەبەستی دەست پێ هەڵگرتنی زولەیخا لەم کارە ڕاپەڕی. ڕەنگە بەنیاز بوو بێ لێی بدات یان دەستی لێ بەرز بکاتەوە. ئەمە دەڵێت و لەم گۆشەیەوە وشەی هەممە لێک دەداتەوە. شایانی باسە شنەی شەماڵی ئیلاهی ئاسۆی نەخوێندەواری ئەم زاتەی ڕۆشن کردوێتەوە و چەندین گەوهرە پەیویتری بەسەرزاردا هێناوە. آخر چۆن دەکرا شتێکی جیاواز لەمە سەبارەت بە بەژن و باڵایەکی وەک حەزرەتی یوسف بێت بە خەیاڵیدا. لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە وەڵامی ئەوانەدا کە پێیان وت تۆ کەریمیت، واتە میهرەبان و بەخشندە و خانەدان و بەڕێزیت، حەزرەتی یوسفی بە نمونە هێنایەوە و فەرمووی: إن الكريم ابن الكريم ابن الكريم ابن الكريم يوسف ابن يعقوب ابن إسحاق ابن إبراهيم خليل الله. واتا كريمي كوري كريمي كوري كريمي كوري كريم، يوسفي كوري يعقوب كوري إسحاق كوري إبراهيم خليل الله. حەزرەتی ئیبراهیم باپیرە گەورەی و ئیسحاق باپیری و یعقوبیش باوچێتی، ئیدی یوسف کەریمی کوڕی کەریمێکی ئاوایە. پێغەمبەری خوش بەم دەربڕینانەی حەزرەتی یوسفی لە پلەیەکی وادا نیشان دەدا کە ئێمە تەنانەت بە خەیاڵیش نایگەینێ. آخر ئەگەر کەسانێکی سادە و ساکاری وەک ئێمە کە نەک هەر لە کاکڵە و پوختەی بوون نین، بەڵکو بگرە لە خەڵتەکەشین، بیرمان بەلای گوناهێکی لەو جۆرەدا نەچێت. دەیدانانی ئەگەری ئەوەی کە ئەو پێغەمبەرە پاکداوێنە مەزنە تەنازولی بۆشتیوا کردبێ، جگەل لە سەفسەتەیەکی دوور لە ژیری و جاڕی دەست لە کارکێشانەوەی عەقڵ و مەنتیق چ شتێکی ترە؟ نە عەقڵ و نە نەقلیش هیچ کامیاشتی وایان پێقەبوڵ نییە. پێغەمبەرێک وەختێ ئاشوفتەیی ژنان ڕووی لە زیادبوون کرد و بازی لە خشتە بردنیان چۆڕە هەندێکی ترەوە ڕووی کردە پەروەردیگاری وتی: پەروەردیگارە، من زیندانم بەلاوە خۆشترە لەوەی ئەوان بانگم دەکەن بۆی. ئەمەی وتو ژینی خۆشی و زەوق و سەفای کۆشکی بەجێهێشت و لە پێناو عیفەت و داوێن پاکیەکەیدا بە ژیانی بۆگەن و پڕ چەرمەسەری بەندیخانە ڕازی بوو.
جا ئایا چوونە ژێرباری نزیکەی 9 ساڵ ژیانی پڕمەینەتی و ناخۆشی بەس تەنها لەبەر عیفەت و عیسمەتەکەی بەس نییە بۆ سەلماندنی عیسمەتەکەی لەو لاشەوە ئافرەتێک کە لە بەرامبەر جوانی و قەشەنگی ئەم لاوە دائم پاکەدا لە هۆشخۆچ و بوون و دەستی خۆیان بڕی بوو. ئافرەتانێک کە بە مەبەستی خوڵقاندنی دۆخێکی دژوار بووی سەوداسەری و ئەوینی زوڵەیخایان بۆی بڵاو کردبووە و لە پێناو نزیک بوونەوە لی ڕێگەی لە خشتە بردن نەمابوو تاقی نەکەنەوە کەچی هەموو جارێک ئەم گەنجە ئیمانگرانێتیان لە بەرامبەر خۆیاندا دەدیتەوە و بایفلسێکیش بێت نەیانتوانی مەیلی لێ بستێن. ئیتر ئەو پێغەمبەرە مەزنەش کەوتە دوعاکردن و لە پەروەردیگاری پاڕایەوە تاوەکو کۆمەچی بکات و نەکەوێتە ناو ئەو بازنە خراپە کێشەوە. پەروەردیگاریشی پاڕانەوەکەی گیرا کرد و لە زینداندا زامنی پارێزراوی کرد. لە پاش ئەویش دەرگای زیندانەکان هەروە بەکراوەیی مانەوە بۆ دەردەمەندانی هەموو سەردەم و قۆناغەکانی و بەندیخانەکان بۆ خزمەتگوزارانی ئیمان و قورئان و کارگوزارانی حەقیقەت بوون بە مەدرسەی یوسفیە. ئەوەندە بە تەنگ عیفەتەکەیەوە بوو، ئەوەندە ئەو ڕۆژەی هەواڵیاندایە و پێیان وت ئیدی سەربەستیت ئازاد بوویت لە زیندان. ئەو پێداگیری کردووتی هەتاوەکو داوێن پاچیم بۆ هەمووان ئاشکرا نەبێ لە زیندان ناچمەدەر. داوێن پاچی شتێک بوو، سەلماندنیشی شتێکی تر. هەردووچیشیان لە ڕوانگەی ئەو ئەرکەی کە لە ئایندەدا ڕای دەپەڕان ڕۆڵی زۆر گرنگ و بەرچاویان دەجێڕا. ئەوە بوو لە زیندان نەچوە دەر. زولەیخاش لە جێیەکدا و بە ئامادەبوونی هەمووان دانینا بە تاوانەکەیدا. دواتریش باسی ئەوەی کرد کە حەزرەتی یوسف چه هێما و نمونەیەکی باڵای دایان پاچیە. جاییتر لە کاتێکدا کە تەنانەت زولەیخاشدان بە تاوانەکەی دادەنێت و عیسمەتی ئەو ڕادەگەیەنێت دەبێت چ بەوانە بوترێت کە هێشتا هەر بوختان بۆ ئەو پێغەمبەرە پایابەرزە هەڵدەبەستن. ڕاستیەکەی منیش نازانم.